چاکسازی گەورانی سلێمانی بووەتە شوێنی باندەکانی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەهۆشبەرەکان. ئەمە وتەی بەڕێوەبەری بەڕێوەبەراتی مادەهۆشبەرەکانە لە ئاسایشی سلێمانی. ئەوە لە کاتێکدا بە وتەی بەرپرسانی ئاسایش پێویستە لە چاکسازیەکەدا شوێنێک بۆ چارەسەرکردنی ئەو کەسانە هەبێت کە بە مادەهۆشبەرەکانەوە ئالوودە بوون، بەڵام لە چاکسازی گەوران خراپتریان بەسەردێت و مادەی هۆشبەریان بۆ دەبرێتە ژوورەوە. ئەوەی کە لای ئێمە دەستگیرەکرێت بە فەرمانی دادوەر حالەیەکەین بۆ مەحکەمە و لە شێش ئەچێتە کە سەلام کە پێڵەن چاکسازی گەوران زۆر خراپتری لێدێک لەوەی کە لە دەرەوەی لێرەوەی لەم چاکسازی گەوران جارێکی ترە لێمەوە بۆتە شوێنی باندی مادەهۆشبەرەکان. کڕین و فرۆشتنی پێوەکرێت ئەچێتە ژوورەوە. بە وتەی بەڕێوەبەرایەتی مادەهۆشبەرەکانی ئاسایشی سلێمانی هاوڵاتیان بە ڕێگەی نهێنی مادەهۆشبەرەکانیان بردووەتە ناو زیندانی چاکسازی گەورانەوە. بەڵگەشیان ئەوەیە کە مانگانە چەندین کەسیان لەسەر ئەو دۆسیەیە دەستگیر کردووە، تەنانەت هەفتە هەبووە 2 کەسیان دەستگیر کردووە. بەڵام بەرپرسی چاکسازی گەورانی سلێمانی لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە NRT ڕاگەیاند کە وەڵامی ئەو وتانەی بەڕێوەبەراتی مادەهۆشبەرەکانی ئاسایشی سلێمانی نادەنەوە. پەرلەمانتارێکیش بەرپرسانی گرتوخانەکە بە کەم تەرخەم دادەنێت لە بەرامبەر بردنە ژوورەوەی مادەهۆشبەرەکان. ویستە چاودێری چڕتر بکرێ و کرا باش. بەرپرسی یەکەم ئەو ئیدارەی ئەو سزانەنا و بەرپرسی دووەم حکوومەتە کە پێویستە کەسانی بسپۆر و کەسانی شارەزا لەو کارە لە جۆرە جیانەدا بمەزرێنێن. 31 ئازار ئاسایشی سلێمانی لە بازگەی عەربەد هاوڵاتیەکیان بە 9 کیلۆ تلیاکەوە دەستگیر کرد. لە سێمانگی سەرەتای ئەم ساڵیشدا 50 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەهۆشبەرەکانەوە دەستگیر کراون. بەرپرسانی بەڕێوەبەراتی مادەهۆشبەرەکانی ئاسایشی سلێمانیش دەڵێن بازرگانیکردن و بەکارهێنانی مادەهۆشبەرەکان بەراورد بە ساڵانی ڕابردوو زیادی کردووە و گەشتووەتە ڕادەیەکی مەترسیدار. کارزان تارق NRT سلێمان.